لە کۆتاییشدا بەهۆی نەبوونی یاریگایەکی شیاو بۆ خۆلی پلە نایبەکانی کوردستان یەکێتی تەواوی کوردستان نامێکی ئاراستە یانەی وەشی سۆران کردووەکەوە بۆ خۆلی نایبەکانی کوردستان بۆ ساڵی 2019 یاریگایە شیاو نیە و پێویستە یاریگا بە گوێرەی یاساکانی تۆپێ و ڕێنمایەکان یەکێتی تەواوی کوردستان ئامادە بکرێ. بە پێچەوانەوە ناتوان یاریەکان لە یاریگەی ئێستای سۆران بەڕێوەبرن. ئەمە لە کاتێکدایە سۆران خاوەنی یاریگایەکی گەورەیە و لە سنتەری شاردایە لە کات سەرۆکی حکومەت وەک بانگنەشەی شەڵبژاردن بەڵێنی دا یانەی سۆران کەوا یانەکەیان ڕادست بکاتەوە بەڵکو بەڵام تاوەکو ئێستا لەلایەن ئیداری شارەکە نۆژەن نەکراونەتەوە و ڕادست یانەکە نەکراوە. سەبارەت بەو نووسراوێکێکی تۆپی کوردستان لە بەرواری 25 چار تەوجیهی ئێمەی کردیە سەبارەت بە یاریگا. تەڵان بخۆتان دەزانیانەوەش سۆران ئێستا لە گەیشتە خۆناغی نایابی کوردستان. نایابی کوردستانش جیاوازیەکی زۆری هەیە لە هەموو ڕوێکەوە لەگە خولەکانی تر، چونکە نایابی کوردستان هەر لە زۆری یاریەکانی و لە زۆری ژمارەی هاندەران و گەورەی خولەکە خۆی لە قیمەی خولەکانی ترە. بۆیە ئێشێت تۆپی کوردستان ساڵانە کە دەست بە خولەکان بە یاریگاکانی خۆی دەرەکە بۆ هەموویانەکان. بۆیە ئێستا ئەمە ئاگادار کردەوە کە لە سۆران هیچ یاریگایەکی بەپێی یاسا و ستاندەرەکان نییە کە تێدا یاریەکانی خولی نایابی کوردستانی تێدا بڕۆتن. بۆیە ئێمەی وەکو یانەوەش سۆران ئاگادار کردەوە. ئێمەش لە سۆران پێشترش دام و دەستگاکانی سۆران و لایەنی پەیوەندیدارەکانی سۆرانمان هەموو بەڕسمی ئاگادار کردەوە کە ئەمە گرفتی نەبوونی یاریگا لە سۆران گرفتی سەرەکی کێشەی یانی وەرچی سۆرانە کە بەداخەوە تاوەکو ئێستا هیچ چارەسەرێک بۆ ئەو بابەتە نەدۆزرایتەوە. بەڵێ ئەگەر بێت و یاریگا بەو شێوەی کە ئێستا هەیە کە یاریگایەکی لاوانە کە بەکرێیان وەرچ سۆران بەکرێک بنەمایەکی ستانداردێکی تۆپی تێدا نەماوە بەهۆی خەریک لە ناوچوونە ئێستا یاریەکانی تێدا ناڕوە لە ئایندەدا. بەتاکید سۆران و جمهوری سۆران و یانەوەش سۆران بێ بەشەبی لە هەموو یاریەکانی خۆی لە خولی نایابی کوردستان ئەگەر بەو شێوەی ئێستا هەیە. لەگەڵ هاوکارانی خۆشەویستەوە گەشتی وەرزشمان پێشکەشکردن.